سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە کارەساتە سروشتیەکان دەکەین لە هەرێمی کوردستان بەتایبەتی لافاو کە یەکێکە لەو کارەساتە سروشتیانەی لە ئێستادا چەندین جارە لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە. فەرمانگەی کەشناسی و بۆ مەلەرزەی کوردستان بەهۆی بەخوڕی بارانبارین لە سبەینێ و دوو سبەینێدا هۆشداری دەکات لە ئەگەری ڕوودانی کارەساتی سروشتی لە کوردستان. ئەمە یەکەم جارە بەو جۆرە فەرمانگەی کەشناسی و بۆ مەلەرزەی کوردستان هۆشداری دەدات. دیارە هۆشداریدانەکەی فەرمانگەی کەشناسی و مەلەرزەی کوردستان بەپێی لێدوانی بەرپرسانی بەرگری شارستانی لە ناوچەکانی هەولێر و سلێمانی و گەرمیان ئامادەکاری کراوە لە دوای هۆشداریدانەکەەوە و بەڕێوەبەری کەشناسی و بۆ مەلەرزەی کوردستان دەڵێت هۆشداری پێدانەکان بۆ ئامادەکاری خەڵک و حکوومەتە تاوەکو لافاوەکەی پێشوو دووبارە نەبێتەوە. لایەکی دیکەوە هاتشۆی پارێزگای سلێمانی لە ڕێی بانگەوازێکەوە خوازیارە شۆفێران لەو چەند ڕۆژەدا کە بە کەشوهەوایەکی تەموژاوی وەسفی کردووە خۆیان بپارێزن لە خێرایی لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیان. فەرمانگەی کەشناسی ڕای دەگەنێت هەموو ناوچەکانی کوردستان بارانی بەخوڕی لێدەبارێت بەتایبەت لە ناوچەی کوێستان و شاخاوەکان لەگەڵ هەورە بروسکە. بۆیە ئەگەری هەیە لافاوی گەورەی بەدواوە بێت و ماوەی بارانبارینەکە لەم هەفتەیەدا 4 ڕۆژ دەخایەنێت. فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و مەمەرزەی هەرێمی کوردستان بە وەکالەت دوێنێ شەممە بۆ هاوڵاتی ئەوەی ڕاگەیاندووە کە لە ڕۆژانی دووشەممە و سێشەممەدا بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵەپەستۆیی لە دەریای سوورەوە ڕوو لە ناوچەکە دەکات پێشبینی دەکەین شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان بگرێتەوە ڕێژەی بارانبارینەکە زۆرتر دەبێت و هەورە بروسکەشی لەگەڵدایە و خێرایی با لە هەندێک کاتدا دەگاتە 60 کیلۆمتر لە سەعاتێکدا. بەڕێزانەمە لە کاتێکدا کە وەک ئاماژەمان پێدا لە ماوەی ڕابردوودا لە گەرمیان لە هەولێر لە چەند شوێنێکی جیاواز کارەساتی سروشتی وەک لافا و ڕوویدا ئەوەی دەبین لە وێنەکانە یەکێک بوو لەو حاڵەتانی کە لەو ڕووداوانی کە پێشتر ڕوویدا لە ئێستادا ئەم تەوەرە تایبەتە بۆەوەی کە چی بکرێت لەیان هاوڵاتیان و حکوومەتیشەوە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی کارەساتە سروشتەکان و بەتایبەتی لافاو بینەوە لە ئێستادا. بەڕێزان ئێوە دەتوانە پەیوەندەکانە باس لەوە بکەن کە چی بکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کارەساتە سروشتیانە بێتەوە و چۆن ئامادەکاری بۆ بکرێت لایەنە پەیوەنددارەکان چۆن ئامادەسازی و ئامادەکاری بۆ بکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتی بنووسەنجەکانی خۆتان بنێرن کە تایبەتە بە چۆن ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕووی ئەو کارەساتە سروشتیانە بینەوە بەتایبەتی لافاو لە هەرێمی کوردستاندا. بەڵێ باوکی ئەحمەد لە بادینانەوە یەکەم پەیوەندیمانە. سڵاو لێبێ باوکی ئەحمەد فەرموو. زۆر سپاس دەکەین باوکی ئەحمەد، گوێمان لە دەنگتە فەرموو. باش وەزعت زۆر سپاس دەکەم. سەرچاوە کاکشوان کاکشوان تەوەرەکەتان لەسەر لافاوە نییە؟ بەڵێ کاکشوان بەنسبەت لافا و حکومەت ئەوەل بادوی ناچێت هەتا کارەسات چا دەبیری دەپشتێنگی دەچیت بەدی لافا و دەچیت قەرەبوونی بکەینەوە قەرەبووی هاوڵاتیان بکەینەوە. زۆر باشە باوکی ئەحمەد، ئەگەر وابێ چی بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر ڕوبەڕووی ئەم کارەساتانە ببینەوە لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان و تەنانەت هاوڵاتیانیش؟ کاکشوان زانی چیە دەبێت حکوومەت لە بازێر ئەو مەجاریەکان لە هەر جێک هەبێت بزانیت خەلەلی چیەیە بەرە وەخت چارەسەر بکات و خۆی حەزەر خۆ وەرگریت بۆ وەختەی بتە لافاوی بارانی پشتێکی حاضر بێت حکوومەت. عندك لعندك جهه حكومات ايش دەکەت ئیشەکە بەجێ لێنیت لافا و چا دەبێت قوڕ و باران چا دەبێت مشکلە چا دەبێت دەبتەعا و تاقن دەستەعاوی عالم ئەوە مشکلە چا دەبێت کات. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان دیارە باسکردن لەم تەوەرە لە کاتێکدا کە لە چەندین پەیوەندیدا ئەو کەسانی کە پێشتر زیان لێکەوتوو بوون بەهۆی لافاوەوە تا ئێستا وە خۆیان دەڵێن قەربوون نەکراونەتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو کەسانی لە گەرمیانیان لە هەولێر هەر ناوچەیەکی تر. کەنداڵ لە زاخۆوە سڵاو لێبێ فەرموو. باش برایم چانی زۆر سپاس دەکەین کا کەنداڵ فەرموو. دەسپۆس بۆ تەوەرێتە بڕاستی دیگە و هەرکەی بەسە ملی ڕێبەریە کەشەناسی هەرێما کوردستانی و ئەگەر شایدان دەهەبن بزانم کۆ زێلافۆکە ڕیزەت الهەرێما کوردستانی خەڵکی ئاگادار بکەن داخەلیجی بيجن تبرعي ديبن وكل دولة ديت مثلا خليجي دولة ديت أوروبي
الخصوص بين مجابات دوني سبيدي ولا دبر الصوف وبورانش دوني سبيدي حاطين كبر دوامه اللي سپاس بخودی تو داشتین کار سازرین دانو و اردم نباش. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت زێباری لە ئاکرێەوە سڵاو لێ بفەرموو. الو دەمباش کاک شما. زۆر سپاس دەکەین کاک زێباری. فەرموو. نەڕاستی ئەوە دەستێکی مەکسیلە توش بۆنە بێوەهای ئاستەین و خدمەتی بتەن کرد نازن گولی بتەن. بله. جنا خطبخونه های صدران علی و مدت استراحتون با خطبخونه در داخلی لغت تکرن سفر خدمت حریم کردستان لغت تکرن نوتحاب صادق رجال توقف سه ساده یومای مقاولات جی چنا کردن هم اصلا جدری و هم قوم قطعات محافظه دوی که در دونه وکان و تحکنید بچند نامینه قوم دربون تکلیف چنا خطبخونه جی خطبخونه خود همیشتاش بوده خود همه تگر آسه بود جیتری وقت ماسکن رساله کنیم بچند چناوی اندی بیناد مقاوله هاتی نزوچه متحب قصادی خلص توشی و متحب یعنی چه هسته بله کاک زێباری. خود اول کام حکت بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەریدون حسێن نووسیوتی ئەوە کەی کێشەی مەسئولەکانمانە ئالان حەمزە دەڵێت پێویستە حکوومەت ئاوڕێک لە شەقامەکان داتەوە باشتریان بکاتوە ئەو گەڕەکانەی کە دەزانێت لافا و دەیگرێتەوە شوێنێک بۆ دانیشتوانەکەی دابین کات بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی لافاوەکەدا تێی دانیشتەجێ بن ڕزگار لە پێنجێنەوە فەرموو کاک ڕزگار. بەڵێ کاتۆ باش زۆر سپاس دەکەین کاک ڕزگار فەرموو. کاک ئەگەری لافاو ئێوە باس ئەگەری لافاوکەن بەڵێ. لەناو شاری پێنجێنی ئێمە تو هەزارێ مەرهۆڵ کراوە هەر هەمووی فڕبەتۆ لەلم هەموو خەرش و خەڵکی کردی ئەگەر بارانی بارێتدا ڕاژەیەکی زۆری باران بارێت هەموو باران بە سەڵاتی خوا هیچ کەس نییە بەس ئێمە داوامانەوە کەواتە کاک ڕزگار لەناو شاری پێنجێدا گەشتیراون ئەگەر وایە کێشەکە لەکوێدایە لەو گەڕەکانە کاک ڕزگار کێشەی ئەو گەڕەکانە لە چیدایە بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم کارە ساتانە چی بکرێت؟ کێشەی ئەو گەڕەکانە لەوەیە برا بەڕێز دەکەم هەمووی بەلم پڕ بۆتەوە مەنهۆڵەکان کە بسیار لە 10,000 مەنهۆڵ کراوە لەناو شاری پێنجێندا بەس ئێمە داوای ئەوەکەی لە شارەواری هەست کە دەپاکردنەوەی مەنهۆڵانە هیچ کێشەوگرت کە لە شارەکەمانە ڕوونایە بە هیچ شێوەیەک. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ڕەوەند لە کەلارەوە فەرموو باوکی ڕەوەند. ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. ڕووداوی لاپا و بوومەلەرزە و سریان لە هەموو وڵاتێکا ڕۆدا مهمەوەیە حکوومەت سندوقێ بکاتەوە بە ناوی سندوقی تەواریەوە بۆ ئەوەی لە هەر کاتی لە هەر ڕوودانێکە دەست بۆ سنوقە بۆ و چاوەڕێی شتی تر نەکا لەو سنوقە زەرەر و زیانی خەڵ بگەڕێنێتەوە ئەو شتانش کە تووشی زەرەر بوونەوەکو جادە و ڕێگەوبانەکان وانە چاکی بکاتەوە باشترین چارەسەرە. بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە هەڵەبجەوە فەرموو کاک هیوا. ئاشوانگیان باش زۆر سپاس دەکەین کاک هیوا ئێوارەت باش فەرموو. بەڵێ دەستخۆشی تەوەرەگە لێگە بەڕاستی کاک شوان ئەم کارە ساتانەی کە لە کاتی بارانۆشتانە ڕوویات کاری تر ڕوەدات حکومەتیی پێ ناکرێت لەبەرەوەی هیچ پلانێکیان نییە بەڕاستی کە مکوڕی لە مەجالی و لە شوێنەکانە کە کراوە بەم دەست و دەمە چارەسەر ناکرێت. ئەگەر وایە کاک هیوا ئەگەر هیچی پێ ناکرێت وەک خۆتەڵی و پلانی نییە دەبێت پلان چۆن بێ بۆ ڕوبەڕبوونەوەی کارەساتی لەم جۆرە؟ بەڵێ کاشوان پلان دەبێت چی بێ؟ ولی ئەساس و غەڵەتەکە کراوە بەم دەستە چارەسەر ناکرێت جا دڵنیام کە شتەکەش بێڵێ بەداخەوە یعنی چارەسەری وەزعەکە ناگایی واداری پلانیە بێ خۆ بە دڵنیاییەوە ئێستا پێشبینی کراوە بە حساب ئامادەکاری کراوە بەس دڵنیا بەدا ڕوودا ئیسپات بدات و هەر ئاسایی و وەزعەکانە خۆی وا بێ و من دەخۆشی لێگەم هیوادارم وانە بێت. بەڵە سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. توانایی نووسێتی وەڵا بەس خوای گەورە دەتوانێت یارمەتی ئێمە بدات. هێمن کوردی نووسێتی باشتر وایە ئەم پرسیارە لە حکوومەتە نائەدالەتەکە بکەی هەروەها یاسر ئەحمەد دەڵێت کارەسات دەسروشتەکان تەنها لە خودداوەوەیە جا ئێمەی بەندە چۆن بزانین کەی و لەکوێوە دەبێت ئێمە باس لە ئامادەکاری دەکەین بۆ ڕوبەڕبوونەوەی کارەساتەکان نەکەوەی کە ڕوەدایان نا. لانەخان نووسێتی دەتوانین ئێمەش وەکو ئەو وڵاتانە ڕێگری بکەین بەوەی کە ئەوان دەیکەن
بەڵێ دیارە بەڕێوەبەری گشتی کەشناسی و بنەڕێزی هەرێم بە وەکالەت باسی لەوە کردو کە ئەمە جۆرێک نییە لەوەی کە ترسێک بڵاوکەنەوە لەنێو هاوڵاتیاندا بەڵکو بەو شێوەیە کە خۆی باسی کردووە دیارە لێدوانێکی داوە بۆ ڕۆژنامەی هاوڵاتی دەڵێت هۆشداری پێدانەکە بۆ ئەوەیە کە لایەنە پەیوەنددارەکان ئامادە و ساز بن ئەگینات سۆنامی ڕوونادات مەبەستی ئەوەیە کە کارەساتێکی گەورە ڕوونادات بەڵام ئێمە باس لە پلانەکە دەکەین لەوە دەکەین کە چۆن ئامادەکاری بکرێ ئامادەسازی بکرێت بۆ ڕوبەڕوونەوەی ئەو کارەساتانە زوبێر لە چۆمانەوە سڵاو لێ بێ فەرموو کاکە بەنسبەت قەرەبووی دەستخۆشی لە بەرنامەکەیەکەم زۆر سپاس دەکەین کاک زوبێر بەنسبەت ئەمە پار ماڵە نۆبەل ئافاوی کرد یەکەم لەسەر ئەوەی ماڵی وەبەرکەت هەرخانی ڕووخە قەرەبووی هەر ناوی تێدا نەبوو هەر ناوی تێدا نەبوو گەر خانی هەر تەواو لە بن ڕاهات میش دوو غرفە و ئەوشم چوون خەڵکە چیشی چی نەچوو بوو 2 ملیۆن 3 ملیۆن هاتبووی مە 300,000 هاتبوو ئەوی شمەر نەگرت لە عەدالەتی تا کەنجی بەڵێ کاک زوبێر بەڵێ گوێمان لێتە بەڵێ بەنسبەت دەگەڵێن حکومەت گەندەڵینی ئەوە چار سەرۆکی ئەمریکای گۆڕایە هەتا ئێستا قایمقامە لێرە نەگۆڕایە ئەوەی بە کەیفێ خۆی بلوێنیشەوە هیچ کەس لۆی نانووسی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە سۆمسەماڵەوە فەرموو کاک سەرتیب جوالت باشە ناسەکەم زۆر سپاس دەکەم کاک سەرتیب فەرموو برای بەڕێز و خۆشەویستم هەموو لایەکمان ڕوون و ئاشکرایە کارەساتی سروشتی ئەوە لە هەموو دنیاە هەیە بەڵام با بڵێن لە هەرێمی کوردستان تەبعاً دەستگا پەیوەندیدارەکان بە هەموو پێکاتیەکانەوە لەلایەن ئەجیزە و بەشی کەشناسیەوە معلومات و زانیاریەکان وەرەگرن کە لەلایەن ئەو دەستگایەوە ئەو معلوماتیان وەرگرت دەستگا فریاکەوتنەکان بە هەموو پێکاتیەکانیانەوە ئەبێ بکەونە حاڵەتی تەواوی و ئینزار و ئامادە باشی بۆ هەر کارەساتێکی چاوەڕوان نەکرا و کەڕوو ئەدا بەڵام وەکو ئێستا ئەڵێن شتێک بەڕێوەیە وایە ئەم شەو بەیانی کارەساتێک و بارانێک و زدیان بەڕێوەیە مەفروزە دەستگای شارەوانیەکان و فیلاندانان و بەدپرسان با بڵێن لە شاری سلێمانی من داوایان لی ئەەکەم ئەگەر ئەوە ڕوویدان نەخەون ئیمشە وەکو ئێشگرێک لەسەر جوغرافیا و مەسلی شاری سلێمانی تەماشا بکەن بزانن ئەو لاپاوە بەچی جێگایەکە و لەکوێ حەسر ئەبێ و زیاتر کاریگەریەکانی لەسەر چی ناوچەیەک ئەبێ بۆ ئەوەی نەخشەیەکی بکەن دراسەیەکی بکەن بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی هەندەسی لە ساڵی داهاتووە بەپێی معمار و هەندەسە لەسەر شێوازی زانستی هەڵسن ئەو جێگایانە مەجارەکانیان قەنتەرەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێ بۆی ئەو کارەساتە لە ئاوی زریان و بارانە دروست نەبێ بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە ئێمە مەجارەکانمان قەنتەرەکانمان پردەکانمان جگە لەوەی کە خیانەتی لەکەین و علمی هەندەسیمان نییە لە بوجە و مواسەفاتەکەیشی دزی لەکەین ئەو شروطەی کە لە جێی خۆی لە تەندەرەکەدا ئەبەدی ئێمە جێبەجێ ناکەین مهندسی مشرف و مقاول و کاربەدەستی ئەو ناوچەیە سولاسیەن دەستیەکەوتن خیانەت لە میلەت و لە شارەکەی خۆیان و لە ئەمنی قەومی نەتەوەکەی خۆیان نەکرد ئەگەر بێت و ئەو پرۆژانەی کە دەرەچێ وەکو خۆی دووبارەیەکەمەوە بە شێوەیەکی هەندەسی بە شێوەیەکی علمی بەڵێ کاک سەرتیب مواسەفاتی بەپێی بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا باوکی ئاکام لە سیدەکانەوە فەرموو باوکی ئاکام زۆر سپاس باوکی ئاکام فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ زۆر سپاس دەکەم باوکی ئاکام بوونی بوومەلەرزە و لاپاو کارێکی یانی وایە بەدەستە بەڵێ جای گۆمژی من نەحێسیەکان بڕاستیدا لە بوونی سەربیش لە پرۆژەی حکومەت بێ بەشین هەموو پرۆژێکەوە بەڵێ بەڵێ باوکی ئاکام بەداخەوە پەیوەندەکەی پشڕا بەڕێزان پێشتر پارێزگاری هەولێر لە بەرنامەی کتابەتی ئەنارتیدا باسی لەوە کرد بوو کە پێشبینی نەدەکرا مەبەستم لە لافاوەکەی پێشووی هەولێرە کە ڕوویدا باسی لەوە دەکرد کە پێشبینی نەدەکرا ئەو بارانە زۆرە ببارێ بەڵام لە ئێستادا دیارە ڕۆژێکیان دوو ڕۆژ پێش ئەوەی کە ئەو بارانە بۆ شێوەیە بە بارانی بەخۆڕ بێ ئەم پێشبینیە کراوە کە لافاو ئەگەری هەیە ڕووبدات ئەگەری هەیە کارەساتی سروشتی ڕووبدا بۆیە ئەمە پێمان دەڵێت کە ئامادەکاریەکان بکرێت وە چۆن بێت بۆیە ئێمە پێمان باشە زیاتر بە قسەکان با لەسەر ئەو بێت کە چی بکرێت ئامادەسازەکان چۆن بکرێن چ ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی
ئەم کارەساتە ئەگەر ڕوو بدات بە شێوەی جارەکانی ڕابردوو نەبێت بڵێ باوکی شکۆ لە ئەممانەوە فەرموو باوکی شکۆ. باش کاکە زۆر سپاس دەکەین فەرموو. باشی کاکە دەست خۆشی بەرنامەکەم لێکم. زۆر سپاس دەکەم باوکی شکۆ فەرموو. بژیت وڵی بەڕای من ڕۆبەڕووبوونەوە بۆم لە پاوشتا سەر و چوو پێ بکردن و یان بەلەمێک و دوو سەڵوتەوە. سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی ئاڵا لە سلێمانیەوە فەرموو باوکی ئاڵا. باوکی ئاڵا لە سلێمانی ئەگەر گوێت لێمانە بەڵێ دیارە پەیوەندەکی باوکی ئاڵا ئامادە نییە. عەبدولحەمید لە دهۆکەوە فەرموو کاک عەبدولحەمید. کاکە شوان سڵاوت لێبێ. زۆر سپاس دەکەم کاک عەبدولحەمید. زۆر مەمنون کاکە وەڵام مەوزوعێکی زۆر گرنگم هەیە بەڵام ئەو مەوزوعانی ئەگەر دەرفەت هەبێ زۆر باشە ئەگەر بە کورتی باسکەی کاک عەبدولحەمید لەبەر کاتی بەژاربوانی تر. بەڵێ زۆر مەمنون. بەڵێ کاکە ئێمە ئیمتیحانی تەمهیدیمان هەیە. بەڵێ کاکە تەئجیل نییە لە ئیمتیحانەکانی تەمهیدی و یەک ڕۆژ دووە یەکترە یعنی هیچ مەجالێت نییە. بەڵێ ئێمە دەوە لە وەزیری پەروەردە دەکەین لەگەر ڕێزم دا بوو جانابیان ئەگەر ئاوەرێک لێمان بدات نەخۆ تەئجیل بە هیچ شێوەیەک نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. فاتیما لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. کاک شوانم جارت چۆنی؟ زۆر سپاس دەکەم فاتیمە خان فەرموو. سپاس بۆ تۆ کارمەندان. زۆر سپاس بەنای هەموویانەوە. بەڵێ کاک شوانگیان بنسبەت لافاوە ئەڵێ ئامادەکردن لەبارەی لافاو کاری سروشتی ئەوە خوا ئیزانێ ئەگەر لافاو بێیان نەبێ با وەرەی خەڵک نەڕوخێ هەتا ئێمە قسەی جوان بکەین و وەرەی خەڵک بەرزکەین و ئێشتاکەمە هیوادارم تیمەکانی فریاکەوتن لە کاتێکی کە ڕووداوی لافاوە بێ هەر ڕووداوێک بێ ئەتوانن پێشتر خێمە بەرن شت بەرن بۆ ئەو منتیقانەی کە ترسی لافاوی هەیە لەو شوێنە ڕزگاریان کەن خێمان بۆ هەڵن یا کابینیان بۆ بەرن ئەتوانن بیانکەنە ئەو شوێنانی کاوە ترسی لافاو هەیە شاق بڕوخێ بەسەریانیان لافاو بیان بە یا ماڵەکانیان بڕوخێ بەسەریانە ئەگەر زیان لەکەوتووی ماڵیش ببێ با زیان لەکەوتووی گیانی نەبێ ئەو کاتە ئەتوانن بە هەر شێوێ بێ ژیانی خۆیان پێک بنێتوانێ هیوادارم کاری سروشتیش ڕوونادا ئیشەڵا ئینسان پشتی بەخوا بێ هەموو کارێک خوا ئاسانێکە بۆمان هیوادارم زۆر سپاسانەکەم لەگەڵ ڕێزمان. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک. شایحسێن نووسیوەتی کارەساتی سروشتی لافا و قەزا و قەدەرە بەڵام لە وڵاتانی پێشکەوتووی جیهان پێشتر ئامادەکاری دەکەن بۆ ڕووداوەکان. سانی ناسیح دەڵێت دەبێت پلانی تایبەتی بۆ دابڕێژن محەممەد لە پێنجێنەوە فەرموو کاک محەممەد. باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد هەموو کاتێکت باش فەرموو. زۆر سپاس دەربارەی ئەم لافاوە چێتە ماڵانەوانێ هەیە منۆڵەکەی هەیە هەدراوسەکەی من هەیە منۆڵەکەی پڕکردەوانێ ئێتە چۆن لافاو ناچێیان هەیە ماڵەکەی لە جادێ لە جارەگەوە نیومەتر چاڵە کاتی خۆی ئەساسی تێ نەکردووە ئێستا لافاوی چێتە ناوی ئێتە حکومەت چی بکات؟ حکومەت دەسەڵاتی ئەوەشی هەیە کە بچێ ماڵغەی بۆ بەرکاتەوانێ؟ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عومەر لە سوارخوڕنەوە فەرموو کاک عومەر. کاشانیانە باش. زۆر سپاس ئێوارەت باش. بەڵێ فەرموو کاک عومەر. شاوڵی لافاو سێزان کاری خووە ئێستا بڕۆ لە سوارخوڕنەی ئەو بەستە هەمووی مەحمەلی تێدا کراوە ڕێگی حای تێدا بڕوە سپەری ئەگە باران باری سێزان بێ من لە سوارخوڕنەی خەتای شێوە کاری خووە. باشە کاک عومەر ئێمە نەماوە تۆ کاری خوددانیە بەڵام ئەگەر ڕوو بدات حکوومەت دەبێت چی بکە بەرامبەر بۆەوە لایەنە پەیوەنددارەکان دەبێت چی بکەن چۆن ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی ببینەوە. بەڵێ زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت. محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتۆ باش شوات. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. سپاس دەکەین. بۆ لە ئەو بۆ کارانەی کە بڵێن سروشتیم بۆ لا بۆ نمونە بۆ گومەلەرزە بۆ یان بۆ لافاو ئەبێ تیمەکانی فریاکەوتنی پۆلیس و تیمەکانی فریاکەوتنی تەندروستی و
بە هەموو تیمە فریاکەوتنەکانی شارستانی پۆلیس شارستانی لەو شوێنانەیە ئامادە بوون کە مەترسی لافاوی دەکەێتەوە بوونە لەو گەڕەکانی کە کەوتنەتە چاڵیەوە ئێستا بۆن بە کەرجۆ پێویستی بە ینی خەڵ سوود دەزانێت بە کەرجو لە شوێنێکی بەرزایە یان ئەو گەڕەکانی کە پێشتر تێیدا ڕوویان داوە لافا و کارەساتی سروشتی وانە؟ بەڵێ بەڵێ ئەو لەو شوێنانەی کە یعنی بۆ نمونە ئێستا لە ساڵی هێشتاکانە وێنەبی ئەبینی لە سلێمانێتی لافایەک لە بەردەکی سەرا لە جادی کاوایەتە خوارە سارە بە گەشتۆتە سەفی دوکانەکان یعنی ئەبێت تۆ بەرنامەدا ڕێژیت بە تایبەتی بۆ ئەو شوێنە چاوانی سلێمانی کە بە تایبەتی کە بڵێن ژیانی خەڵکی ئاگۆزێت نەک ناو بازار لە کاتی شەوە ئەگەر بۆ ئەم لافاوە ڕوودا خوانە خواستە ئیشەڵا شتێکش نابێ لە کاتی شەوە سەبارە کاک شوانی شەتوان قسەیشکە لە بەرنامەکەتانە فەرمو کاک محەممەد بەڵێ سەبارەت بە دوو سارە بۆم ڕێژکراوەی دوێنێ لە چیاکانی خورماتوو ئایا بۆ دەسەڵاتە ئێساکە هیچ ڕاگەیانێک باسی لێ نەکراوە و هیچ ئاسایشێک نییە بۆ یانی ئەو پێشمەرگانە کە لەو ناوچەیە ئەژین بەڕاست پێشمەرگە لەوێ چووە بەس بۆ حرەسکردنی نیشتیمان و خواردنەک ئاسایش خۆیان پێ ناکرێتەوە بەڵێ کاک محەممەد بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە سلێمانیەوە کاک عەلی لەگەڵماندایە فەرموو کاک عەلی زۆر سپاس کاک عەلی فەرموو دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی جێی خۆیت دیارە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە چەند شەوێکە و چەند ڕۆژەکە ڕاگەاندراوە کە گویا پێشبینیە کرد لە ماوەی 24 ساعتی داهاتووە شەپۆلێکی بارانبارەی بەهێز گوایە بە چەخماخەوە دەبروسکە و ڕەشەبایەکە لە سعاتێکا 50-60 کیلۆمتر لە سعاتێکە ئابڕێ دیارە ئەمە جێگای دەستخۆشی ئەمەستی زۆر ئاسایی و لە وڵاتانە پێشبینی بە هەفتە ئەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئامادەکاری بۆ دەکرێت بۆ نمونە شوێنی چاوەڕوانەکە چەند هەزار ماڵێک لەو کاتەیە لیان بخۆمێ چەند هەزار کەس بێ بخۆمێ دابینکردنی ئەوە بۆیە من وا بەباشی ئەزانم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە ئاگاداری بەتایبەتی برا شۆفێرەکان بکاتەوە لە کاتی ئەو لافاوانەدا نەچێنەوە بازاڕەکانەوە بەتایبەتی شاری سێبانی ئێمە بازێکی نزمای و بەرزایی هەیە بەتایبەتی ناو بازار شوێر ناکە و هیوادارم شەندادین کرێت بۆ ئەو خەڵکانێک کە چاوەڕوان نەکرێت و ئەو بارانبادنی کە چاوەڕوان نەکرێت ئەمە 24 ساعتی داهاتوە ڕووبات کە ئیشەڵا ڕوونایە بە ئیزنی خوا هیچ جەرێکیشمان پێ ناگەێنێ بەڵام ئەبێت چاوەڕوان بکرێت و ئامادەکاری بۆ بکرێت پشتیوان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت دایکی کازیوە لە سلێمانیەوە فەرموو دایکی کازیوە دایکی کازیوەگە گوێت لێمانە ئەم کاتت باش کاکشمان زۆر سپاس دەکەین دایکی کازیوە فەرموو هەستێک دەر بۆ ڕیسەقی بەژارەکەی بۆ پۆلیس و بۆ پێشمەرگە بۆ مانەیە لافاو دەچی بێت بەس واز بیستشانیانە حکوومەتی هەرێم پێداویتەوە و دابین کە بۆ تیمانە لە کاتی هەز ئەگەرێک بێتە پێشەوە نێمە یەک دووهەمی کۆمپانیەکان بەڕاستی ئەگەر ئیشەکان جێبەجێ دەکەن حقیق خۆی حکومەت ڕاقبێت هەستە زۆر ئیشەکانیان تەسەیر دەکەن زۆردار ئەمە لایەکی تری ڕاگەاندنەکان ئەوانەی حەقە لە کاتی پێشبینی کراوەدا ئاگاداری و شتی باش بکەنەوانی و دەستخۆشخانەیەک سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت جەمال لە سلێمانیەوە فەرموو کاک جەمال کاکشوان کاتە باش زۆر سپاس دەکەین کاک جەمال بەڵێ فەرموو کاکشوان بەنسبەت لافاوەوە کە دێت لە هەموو دنیای ئەو شتە هەیە کارێکی سروشتیە مەفروضە خەڵک خۆی ئاگای لە خۆی بێت لە هەموو شتێ بەستێ یانە خەڵک پشت بە خۆی بەستێ کاک جەمال زۆرینەی بەشداربووان باسییان بەڵێ زۆرینەی بەشداربووان باسییان لە ئەرکی حکوومەت کرد کاک جەمال زۆرینەی بەشداربووان باسییان لە ئەرکی حکوومەت کرد جەنابەت باس لە ئەرکی هاوڵاتی دەکەی کەواتە خەڵک چۆن ئامادەکاری بکەن ئەگەر بکرێ باسی کەی بەڵێ کاکشوانگەر مەسەلەن ئێستا من ئەزانم ماڵەکەم کەم بڵێم ماڵەکەم چاواییە مەفروض ئاگام لە خۆم بێ یعنی ماڵی دنیا خەی ناکە بەڵام وەکو خێزانەکان مەسەلەن ئەگەر لە مناڵەکان دێکا مەسەلەن تووشی کارەسات نەمێنە دیارە زەرەی مادیش نییە بە چاو زەرەری ژیان نیەوە لەبەر ئەوە خەڵک ئاگای لە خۆی بێت لە هەموو شوێنەکان باشترە
بەس ئەمە چارەکەیە دیارە تیمەکانی دەوانێت درێغین نەکەن و نەشیان کردووە بەڵام ئەوە یانی خۆپاراستن باشترە. بەڵێ هەر لە سلێمانیەوە بەڵێ کاک جەمال سپاس دەکەین هەر لە سلێمانیەوە کاک سەردار لەگەڵماندایە فەرموو کاک سەردار. هەلو بەڵێ کاک سەردار سڵاو لێبێ فەرموو. زۆر سپاس دەکەین فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. بەنسبەت تەوەرەکەتەوە من پێم چاکە پێش ئەوەی کە مەسەلەن لە کاتی خۆیان زێرابوو مەجاریەکان ئەوە بە حکومەت بە شێوەیەکی جوان دروستیان کات و هاوڵاتیانیش یارمەتی دەربنەوە بەڵام بەنسبەت کارەساتی سروشتیەوە بۆ هیچ کەسێ معلومە بۆ تایسەکانە مەسەن لافاوێکی وا گەورە ڕۆیان ڕوونایە بۆ نمونەت چەندمانەوە پێش لە ئەمریکا لافاوە زریانە دروست بوو تەنانە یەک دانەمان دەوامی مەکتەب و خەستەخانەکانیش نەکرا ئەوان کارەساتی سروشتیە و بۆ هیچ کەسێ معلوم نیە بڵێ ئەڵێ ئەبارێ بەڵام ناڵێ ڕێژەکەی بەو شێوەیە کە ئاوا لافا وەستێ و هیوادارم حکومەتیش ئەو کەم و کوڕانە شارەسەرکە و دەستخۆشی بەرنامەکە لێ. زۆر سپاس دەکەین بەڵێ کاک عەبدولقادر لە هەولێرەوە فەرموو کاک عەبدولقادر. ئێوانە باش برای بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک عەبدولقادر فەرموو. کاکە وەڵی ئەو پلانێک نییە بۆ ئەوەی قەزیە فێزان نە لە سلێمانی ببی نە لە هەولێرێ ببی لەبەرەوە حکومەت پلانی نییە ئەو پلانەش قەدیمە من بەبیرم دێ لە خەمسینیات لە سلێمانی فێزان هەستا لێر و کارەدا هەستا کۆمەکیان کردەوە ئەمە تەلەبە بووین لە مەکتەبێ پارەمان دەدا لە خەڵکی سلێمانی بەڵام ئایا دەپرسم خەڵکی سلێمانی ئێستا باش دەزانن لە زمانی حکوومەتی پاش ساڵی پەنجاوەشت مەکانی باشیان لۆکرا وەزێسەکیان سەرلێژدا ئاوەکانیان باش دەڕوا بەرەوە بۆنی سلێمانی ئێستاکە بەداخەوە پەیوەندەکەی پشڕا بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێم بە وەکالەت لەگەڵماندایە لەسەر هێڵ تەلەفۆن. سڵاو لێبێ کاک فازڵ ئامادەکاری چی کراوە بۆ ئەم کارەساتە یاخود ئەم شەپۆلەی کە باستان لێوە کردووە بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ بیستانی ئەفریش دەمەوێت ڕوونکردنەوەیەک بیدەین ئەگەر زارفەکە بە شێوەیەک گۆڕندە بە ڕێگای ئەڵەکەتانەوە ڕێگرتنی بەش کارەسات ناوی بەڵکەوەی پێشبینی کراوە دەستگاکان کەشناسی هەرێمی کوردستان شەپۆڵێکی بارانبارینە پۆڵە باران لە دوێنێەوە سەرناوچەکانی هەرێمی کوردستان پێشبینیش دەکرێت تا دوانی وەرزۆکی چوارشەم هەرێم بەردەوام بێت بەڵام کاریەکانی ئەم شەپۆڵە زیاتر ڕۆژانی دووشەمە و سێشەمە لە سەرناوچەکانی هەرێم بارانی پڕتر دەبات ئێمە وەکو دەستگای هەرێمی کوردستان دەستگاودان پەیوەندیدارەکانمان ئاگادار کرد بۆ لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بۆ ئەوەی ئامادەکاری بکرێتن تاوەکو بەرزدارانی بوونە بێتە هۆی دروستبوونی زیادبوون پروژەی ئاو لە سەر شەخصمەکان و نەبێتە هۆی کارەساتی ژیانی لێن هەروە یان لە ڕووی ماڵیەوە زەرمەند نەبن. بەڵێ کاک فازڵ بە باشی گوێمان لە دەنگت نییە بەڵام ئەگەر پرسیارە بکەین سەبارەت بە پلانی ئێوە بۆ ئامادەکاری یاخود ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆلە زۆرێک لە بەشداربووانەوەی کە پەیوەندیان کرد باس لەوە دەکەن کە دەڵێن حکوومەتی هەرێم بێ پلانە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتیەکان. ئێوە چیتان کردووە؟ ئایا دەتوانین بڵێن ئەو ڕووداوانەی کە پێشتر ڕوویاندا لەو گەڕەکانی هەولێر لە گەرمیان ناوچەکانی تر لە ئێستادا ئەگەرێک هەیە کە دووبارە ڕووداتەوە لەو ناوچانە؟ بەڵێ پلانی وەکو پلانی ئێمە بەڕێوەبەر کەشناسیکاری ئێمە نیە پلان بۆ ئەوەی کەەوە تەنها پێشبینی ڕەوشی کەسو هەوای داهاتووی هەرێمی کوردستان هەروەها ئاگادارکردنەوەی ئەو لایەنێکەوە پەیوەندن وەکو بەرگری شارستانی و شارەوانی دەستگاکان بۆ ئەوەی کە کاری پێویستیتان بدەن خۆیکەوە کاتی بارێنێک پڕ نەبێتە خۆی کۆبوونەوەی شەقامەکان و زیاتر بوونی کاک فازڵ ببوورە مەبەستم لە پلانەکە ئەو بوو ئێوە وەکو کەشناسی و بەمەرزی هەرێمی کوردستان پێشبینیتان کردووە لە چ ناوچەیەک زیاتر ئەم شەپۆلە یاخود ئەم بارانبارینە زیاتر دەبارێت بۆ ئەوەی وەکو پلانێکە لەلایەن ئێوە بۆ وەزارەتەکانی تریش؟ بەڵێ ئێمە بەجێرە بێتنیانێکەوە لەلای ئەو نەخشان لە بەردەستان وەکو ئەم کاتی دەکەن زەناتان سەر دەکەین سەرجەم هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڵام بەجێرە پێشەکان زیاتر نووری پارێزگای زێر و پارێزگای سلێمانی بکرێتەوە پۆڵی بارانبار
لەبەرەوە سێر وابی دەکرێت پارێزگای بۆ بگرێتەوە ئەم شەڕی بارانباری بەڵام من ئەوە ڕابکەوانی یەکی زۆر وڵاتیان نەبێتن و بێتەوەی ببینین کارە سروشتی بەڵکو ئەو پێشبینی کراوە شەپۆڵێکی بارانبارینە بەڵام ئەم شەپۆڵ بارانبارینە زۆر زیات لە هەرێمی کوردستان بەهۆی تۆپۆگرافیای ناو شارەکان جیاوازی دروست دەبێتن بە تایبەت سەبارەت بە ناو شاری هەولێر بەهۆی تۆپۆگرافیای ناو شاری هەولێر کەواکەوتن ناوچەیەک هەڵاییەوە زۆر زیات ئاو بۆ گیر و گرف وڵاتیان بێت پەیوەنددارەکان ئاگادار کردووە ئێستا ئامادەکاری بکرێتن و بەجێ هەنیاریشمان لایەنە پەیوەندیدارەکان بەکارێکی باشن. زۆر باشە کاک فازیل ئێمە هەر لەم بەرنامەدا ئاماژەمان بۆدا کە پێشتر پارێزگاری هەولێر باسی لەوە کردبوو کە ئەو زانیاریانەی ئەو پێشبینیانەی کە وەریان گرتبوو پێش ماوەیەک ئەو کاتێک کە لافاوەکەی هەولێر ڕوویدا باسی لەوە دەکرد کە پێشبینیەکان هەڵە بوون ڕاست دەرنەچوون دەکرێت بڵێن ئێستا ئەم پێشبینیانی کە کراون پێدەچێت ڕاست نەبن؟ بەڵێ نە بۆ ڕکردنەوەی پارێزگای هەولێر لە ڕێی بەرنامەکەی ئێوەمان نەیوتووە هەڵا بوون. تکایە کاک فازڵ ئەگەر پەیوەندی بە شوێنەکەتەوە هەیە بە باشی گوێمانە دەنگن نییە وا دیارە کە شۆواکە کاریگەری لەسەر پەیوەندەکەش هەیە بەڵێ بەڵێ پارێزگاکەوەی ئەگەیانەکان ئیمان تەنها تەکید لە ڕاستی پێشبینیەکە دەکاتەوە بەڵام سەرپەرست بارینە پرسیاریانە بەڵام شەپۆڵی بەڕێ هەرێمی کوردستان وا پێشبین دەکرێت بڕێکی باسەوە بێتن و ئابازین بەخوانە بێتە بۆی ڕوودانی کاتێک کەوا هەوڵیان زەرەری ماڵی زۆریان پێکەوێت. بەڵێ سپاس بۆ فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێم بە وەکالەت. بەڕێزان لە سەرتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەردەم مەخموری نووسیتی دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە سپاسی دەکەین دەڵێت ئەمە چەند ساڵێکە ئەم لافاوە بەردەوامە دەبوو زووتر کاریان بۆ بکردایە هەروەها سەرکەوت حەسەن دەڵێت ئەمە بەس کە دیارە جۆرێک لە توانجێکی نووسیوە لە سەرگەلی کورد ناکرێت بۆ شێوە بخوێنینەوە گەر جۆرێک لە تەشیری تێدایە بەڵای بەڕێزان دەچینە لای پەیوەندیەکی تر پەیوەندیەکی تر لەگەڵماندایە کامەران لە سلێمانیەوە فەرموو کا کامەران کاکە گیانم ێوارێ باش زۆر سپاس دەکەین کا کامەران فەرموو زۆرنی بە ساقم زۆر سپاس منیش دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم زۆر سپاس کە گیانم حکومەتی ئێمە ئەوە نەیهمالە باوەڕ بێ من لە گەڕەشێکم لەم گەڕەکە تازانی ڕاپەڕین بەڵێ خۆی ئەبێ حکومەت بەرنامەی هەبێ ساڵانە لە پاییزانە ئەو من هۆڵشتانە پاکاتەوە بەڵێ باوەڕم پێ بکە ینی 2 ساڵ بۆ 3 ساڵ شەبێ من یەک کرێکارم نەبینیەوە من هۆڵێ پاکاتەوە من هۆڵ هەیە تاهای سارێکیایە بەڵێ تێگەی براکەم اینجا 2 داواکاریشم لێت هەیە کاکشوان ئەگەر بەرنامەیەک لەسەر ئەم پارێزیایە بکەن کە ئێستا بۆ ماڵانێتەوە لەم مانگەیە هاتوتەوە 3 بەرامبەر پارە بۆ پارەی ئاو هاتوتەوە پارەی ئاو بەڵێ ئایا حکومەت کە موچەی فەرمانبەر زیاکە لە ساعت چەند زیایەکە بۆچی لە ساعت 300 پارەی ئاو زیاکەم لەسەر خەڵک کاکەمەرە پێشتر باسمان کردووە ئێمە باسمان لەوە دەکرد کە ئەو پارە وەرگرتنە لە ئێستادا بەپی ڕووبەری خانۆکەیە بەڵێ ئەخ بۆ پێوەرەش نابێتەوە کابرا دای بۆ هاتوتەوە سەسی بۆ بێتەوە بەڵێ زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت چاوان هەر لە سلێمانیەوە سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس چاوان خان بەڵێ زۆر سپاس دەکەین فەرموو بەڕاستی پێویستم و کەسێ ئاگای لە ڕۆشتنی بێ بە تایبەتی شۆفێرەکان کاتێک کە تۆ سیارە لێخوڕی ئەزانی بارانە یەک بەلاتا بەسەریعی ئەڕواچیانی تۆ هیچ شتێک لێوە دیار نییە فڵتەش مەجال نایە ئەنجا لەو هاوڵاتیان ناکەم کاڕۆم بەڕێگە ئاگیانە پیادە بێ و ئاگاشان لە شۆفێرەکان بێکەلایەنەوە و داواکارم هەموو کەسێکی ژەلای خۆ ئاگای لە من هەڵشتی خۆی بێ بۆی هیچ ماڵێکی کارەساتی ناخۆش نەبێت بەڕاستی وا ترسیانوانی کە بەیانی داوامی دایرێ مناڵە بیتە حەزانە وابزانام ئەترسیلەوەی مناڵ دەریتە حەزانە داینی ئەگەر لافاوە شتێک بێت وی داواکارم لە حکوومەت هەموو ڕێ
شوێنەکان بگرنە بەر بۆی هیچ کارەساتێک ڕوونەیە پێشخۆش بۆیەوە زۆر سپاس. زۆر سپاس دەکەن، سپاس بۆ پەیوەندەکەت. بەختیار خالید نووسیوێتی من پێم باشە دەستگاکان و هەموو کارمەندان لە حاڵەتی ئامادەباشیدا بن، چونکە من پێم وایە لە کاتی کارەساتدا ئەگەر کەم تەرخەمیەک هەبێت تاوانبار دەبن. کەیوان لە شەمشەماڵەوە فەرموو کا کەیوان. ئێوارە باس کاکەجان. زۆر سپاس دەکەین کا کەیوان. بەڵێ دەست خۆشتانی دەکەم. زۆر زۆر سپاس دەکەین. بەڵێ چەندە ئەگەر دەستەوەرە کەس نەبێتن دەستدەتوانین چاوەخنە و بلێ بکەین. زۆر بە کورتی کا کەیوان لەبەر کاتەکەی کاک دیار. بڵێ بەڵێ ئەوە دیار بوو چەند ینی چەند ڕۆژە ئەمێ کە پەیوەندەکەم بۆ حاصل بێتن دیارە وەرناگیرێتن. زۆر باشە فەرموو کاکەوە. بڵێ چەند ڕۆژی چەند هەفتەیەک چەمەوەر بەڵێ تا کەسێکە کەسێک کە پەیوەندی کرد گوێنی بە بارزانیدا کاکەوان ئەگەر وەڵامدانەوە بێ با وەڵامی کەس نەدەینەوە. ئێمە ڕێگەمان نەداوە کەس قسە بە هیچ کەسێک بڵێت. زۆر باشە. بەڵێ وەکو ڕەخنە و وەکو ڕەخنەیەک وەکو گلەیەک لێ هێواگەی وەکو گوڵی بکە قوربان. بەڵێ بەڵێ کاکەوان. بەڵێ ئێوە یعنی بە هیچ شێوەیەکە لێ نەگەڕێکە ئێوە ڕێگا پێ دەکەت ئەو ناعەقسانە بکەن بێ کابرا کە تەلەفۆن دەکاتن بەس دیارە ئێوە مەجالیە دەنێ و ئێوە بەکەی خۆتان کرد مەجالیە دەنێ کە کابرا قسە بگاتن. یعنی ئێوە زۆر باسی بەکێشەنە ئێوە زۆر هەموو شتێکتان بەکێشەیە. ئێوە ڕەنگە بەخۆشتان دیارە کەناڵەکەتان دژی ئەو حکومەتە دژی ئەو ملەتێ دژی ئەو کوردەیە دیارە ئێوە لەوانەیە بەڕێبەرەکەشان کاکەوان باسی کەس نەکەین. سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. ئێمە دژی کەس نین. دیار لە چەند شەماڵەوە. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک دیار. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک دیار. گوێمان لەدەنگتە فەرموو. بەڕاستی ئەو برادەرە ئاماژەی کرد لەسەرەوە بە تایبەتی ئاو کارەبا وەڵای ئاو کارەبا یعنی پارەی زۆر دێتەوە بۆ خەڵکی چەمشەماڵ هیوادارم بۆ بەجوواچوونی بکەن بۆ ئاو کارەبای تر. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان دیارە کاک کەیوان باس لەوە دەکا کە ئێمە ڕێگە دەدەین بەو کەسانی کە قسەی ناشرین بە سەرکردەکان دەڵێن وەمبەستی سەرۆکی هەرێم بوو. ڕۆژانە ئێمە باسمان لەوە کردو کە ئێمە ڕێگەمان نەداوە و بەڵگەش بۆ ئەوە کە کەسێک پەیوەندی کردووە قسێکی ناشری وتی بێ ئێمە پەیوەندەکەمان پشرانەوە. بەڵام وەک باسمان کرد ئێمە لەبەر ئەوەی ئەم بەرنامەیە ئازادە پەیوەندیەکانی کراون بۆ هەموو کەسێک زۆر جار کەوتونێتە ئەوەی کە کەسێک پەیوەندی کاوە قسەی ناشرین بڵێ بەرامبەر بە نەکرد سەرۆکی هەرێم بە خۆشمان قسە وتراوە لە بەرنامەکەدا. ڕێکان لە هەولێرەوە فەرموو کاگرەکان. زۆر سپاس کاگرەکان. والله كتبت بما روبرو بنوار رجع تاريخي يا رجع شيء كان حكومة أكوان بودجت الخان كبو كارثات فلوس كانوا لنا كواكان دوامين أبي بروجكت كان بشرية جزء ستاندردي جهاني جبتي بتين بتاعتي أوروكان براسي أوروكان من يجعل شيء كنا عندها نا شاركاني بيوسفين فاشانيش لجاتي هو إيمان الهيز ما نبي في هزار هيز كسبان نبي في داعي بدو تاك شخصي فهيز ما نبي دور مرونة كارثات فلوس كان ولا ناكا وكان هو يخلق إنقاذ لو دربار سلكات لو كاتانا ده سركب ثاني وشيني عم برزة أو عندي الأخوار ولا فاهم من شيء شنيا أو اللي سري رشوا أو اللي شيني كذا شيني عم برزة تصور. بله كاغركان سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەرگار ئەکرەم دەڵێت لە ئاربەت ڕۆژانە 50 جار زیاتر کارەبا دەبڕێت جاری وا هەیە لە 5 دقەیە 7 جار دەبڕێت کە چارەسەرمان بۆ بدۆزنەوە. ئومێد لە بناری بەمەوە فەرموو کاک ئومێد. کاتە باش. زۆر سپاس دەکەین کاک ئومێد. باشی بەڕێزگیان دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس دەکەم. فەرموو. کاکە سەبارەت بە بەرنامە ئەمە بارە بەداخۆ پەیوەندەکەی کاک ئومێد بشرا هەر لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گۆنە هەڵەبجەیی نووسیوێتی کارەساتە سروشتەکان چەند لە دەستی خودای گەورەدا بێت ئەبێت حکوومەتیش هەر پێشوەخت بە هەموو شێوەیەک ئامادەباشی بۆ بکات. بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە هیچ کات بیر لە کارەساتەکان ناکاتەوە. بەڵێ کاک عەلی لەگەڵماندایە لە هەولێرەوە فەرموو کاک عەلی.
مرحبا کاک شوان مرحبا کاک علی زۆر سپاس دەکەین فەرموو باشی براکەم کوی چاچی زۆر سپاس دەکەم کاک علی بەڵێ باشی دەستخۆشی بە دامەکە دێ دەکەم براکەم زۆر سپاس دەکەم دەمەوێت لەسەر ئەوەش بڕۆم تەوەری کە کرێتی و بێخانی بوون و ئەو شتانە بەڵێ فەرموو ئێدێ حکومەت لافای حکومەتی و ئەو کرێتیانێ بردێ بەبەر لافای خۆی گەورە بکەین باشتر نەکو وانیا خوا ڕەحمەتمان پێ بکاتن بەڵێ سپاس بۆ کاک علی لە هەولێرەوە فەریدون لە سلێمانی فەرموو کاک فەریدون باجانم کاتت باش زۆر سپاس کاک فەریدون بەڵێ والله بازنێ بتم ئەگەر کو لە ڕاگەرنەکانەوە بتۆن لە بەیانی دووبانی بکرا بە ئۆپڵا لەبەر مناو بۆ مەکتەب بەڵێ ئەگەر حکومەت بیتوانێت شتێکی وا بکات ئێمە بە شتێکی باش بێت بەڵێ چکە کارەسەتێکی وا ئەگەر ببێ مناو تەحملی وەسع ناکە ئەلو بەڵێ کاک فەریدون ئەگەر قسەیەکت ما بێ والله تهوتم ئەگەر وەرجاری بن بە ڕاگەرنەکان بزان لە لای حکومەتەوە ئەم زۆر باش زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مەریوان لە سلێمانیەوە فەرموو کاک مەریوان چاکە بکاتەوە باش زۆر سپاس کاک مەریوان وەڵی من دوو داواکاری زۆر بەسیتی بچووکم هەیە فەرموو کاک مەریوان وەڵی بەسەوە نیاڵێ ئەم تەلەڤیزیۆنە کەناڵێکی فەزاییە و لە هەموو ئەوروپا و دەر و ناوخۆی بینێ بەس داوا لە هاوڵاتی ئەەکەم کێتە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکات جمێن نەدات جمێن نەدات جمێندان مای بێ دەسەڵاتی ئەیتر ئایا بە گەورە بێ بە بچووک بێ بە هەچی بێت شتێکی جوان نییە ئێمە دنیاکی پێشکەوتوو ئەمڕۆ ئەگەر خەڵکێکی دواکەوتن جمێنە دەبێت بێگومان ئەوە خۆمان ناشینەکەن ئەگەر وشەی وا بەکاربێنین ئێمە پێمانڵن کورد لە هەموو لای بۆیسا دوژمنمان زۆرە بەڵێ دوژمنمان زۆری زامە بێنە سەر شاشێکی ئاوا گەورە و جوانمان بۆ دانراوە ئەی بێ جمێندانە جمێندان مای بێ دەسەڵاتی ئەوەی هەر شخصیات ئەوەی شخصیاتی بێت جمێن نادات بەڵێ کاک مەریوان ئەگەر لەسەر تەورەکە قسێکت هەبێ زۆر ئایبە بۆ کەسی کێتە سەر تەلەڤیزیۆن و جمێن نەدات بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت نازە لە سلێمانیەوە کاتتان باش زۆر سپاس نازەخان فەرموو تەوەرەکەی من لەسەر ئەم تەوەرەی ئەوە نیە ئەتوانم بەشداریکەم فەرموو نازەخان بەڵێ وڵای تەوەرەکەی من لەسەرەوەیە کە گوایە هیچ ڕێ و بۆ چوونێک هیچ ڕێک نەگیراوەتە بەر بۆ ئەسلۆزای بەرات بەڵێ لەسەر ئەوەش نمونەم هەیە لەسەر ئەوە بەڵگەم هەیە لەسەر ئەوە یعنی بەشایەت حاڵی وەقتە ئەەکەم کە یعنی ئێستاگەر خەسخانەی فێرکاری خەسخانەی بەشی تەواوی سلێمانی ئاگاداری قسەکانی من بن یعنی زۆر نازەخان زۆر بە کورتی چ شتێکە دەبێت بکرێ نەکراوە ئەوەی کە نەکراوە ئەو کەسەی بۆ نمونە من و تۆ تووشی ئەم حاڵەتە ئەبیت ئەچیتە خەسخانەی تەواری کە گوایە پێویستێ بەم شیکاریە هەیە کە وەختێک ئەچیتە ئەوێ ئەگەر بێت و ئەپڵە بێ یاخود بێت و دەوام نەبێ ئەڵێ بڕۆ هەتا دەوام نەبێت ناتوانانی تۆ ئەم شیکاریە بکەیت ئەی باشە ئەگەر ئەم کەسە ئەوە هیلاک بێ ئەو کەسە ئەوە ناڕەحەت بێ تاوەڕێ بکە هەتا دەوامی ڕستنی ئەکرێت و ئەم شیکاریەکەی بۆ بکرێت بەڵێ نازەخان سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە شارەزورەوە فەرموو کاک محەممەد باشی بەڕێزم زۆر سپاس کاک محەممەد بەڵێ فەرموو بێ زەخەند وڵایی من ڕخنێکم هەیە فەرموو لە سلێمانی ڕادیۆی ئینتان هەیە ڕادیۆی نالیاتان هەیە بۆ گۆرانی بەڵێ کاک محەممەد وڵایی ئێمە لە شارەزوری حەزمانە کرد ئەو ڕادیۆیە ئەنە لە شارەزوری شەدا بنرایە بەڵێ حەزمان لە ڕادیۆکەتانای کدا نازانم ئەگەر ئەو بەرنامەتانەوە بەڵێ سپاس دەکەین تێبینەکەت یاخود داواکارەکەت دەگەینە کارمەندانی ڕادیۆکە سپاس بۆ پەیوەندەکەت کە دوا پەیوەندیمان بوو کاک محەممەد لە شارەزورەوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک سەربەست کامارۆ دەڵێت وڵا لە کوردستان هیچ ئەمەلێک نییە بۆ ڕزگاربوون لە لافاو چونکە هیچ ئاوڕێکمان لێ نەدراوەتەوە غەفور سەید نووسێتی پێویستە حکوومەت هەموو خۆ ئامادەکردنێک بکات لەبەر ئەوەی حکوومەت خۆی بە باوکی هاوڵاتیان دەزانێت بەڕێزان تا سبەین هەمیشە لە خۆشیدا بن.